کۆمەڵێک کەسی بیر و ڕاو تەمەن جیاوازی هەرێکەمان بیر و بۆچوونی تایبەتیمان بۆ ژیان بۆ خێزان بۆ کۆمەلگا هەیە لێ خۆشەویستیمان بۆ خاکی کوردستان و خۆشەویستیمان بۆ ئازادی و بۆ مافی مرۆڤ هەروەها وەفامان بۆ نەتەوەکەمان ئێمەی لە ستافی کوردستان پۆستدا کۆ کردوتەوە. ئێمە دژی هیچ کەسێک نین، تەنها ئەوانی لێ دەرچێت کە ناپاکی بەنەتەوە و خاکەکەمان دەکەن. ئێمە لە خۆشەویستیمان بۆ کورد و بۆ نیشتیمانەکەمان دەڕوانینە دەسەڵات و سەرانی کورد. ئەمە تەنها 65 وشەیە لە کۆی 1976 وشە کە بۆ پێناسەی سایتی کوردستان پۆست نووسراوە. ئەو سایتەی ساڵانێکە بە چەکوشێکی قورس و گەورە ڕەخنە لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی کورد دەگرێت. تەوژمی بەهێزی پێشکەوتنی تەکنەلۆژیا و لە نێویشیاندا پێشکەوتنی هۆکارەکانی پەیوەندیکردن وەک هەر میلەتێکی دنیا کوردیشی خستە نێو ئەو پرۆسەیە کە بە جیهانی بوون ناو دەبرێت. لەم نێوەندەدا ڕەوەندی کورد لە دەرەوەی وڵات دەست پێشخەر بوون لە وەرگرتنی بەشێکی زۆر لەو پێشکەوتنانە و لە نێویشیاندا پێگەی ئەلکترۆنی کە لە جیهاندا بە وێبسایت ناسراوە. کۆتایی نەوەدەکانی سەدەی ڕابردوو جیهان لە ڕێگەی تۆڕێکی جاڵجاڵۆکەیەوە بەکردەوە بووە گوندە بچووکەکە. کوردیش لە ڕێگەی ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵاتەوە گۆشەیەکی زۆر بچووکی ئەم گوندەیان گرت و بۆ یەکەم جار زمانی کوردی و ئاڵای کوردستان بە جیهاندا بڵاو بوو لە ڕێگەی شاشەکانی کۆمپیوتەرەوە بووە بەشێک لە هەموو ماڵێکی کورد لە دەرەوەی وڵات. لەم سەروبەندەدا چەندین سایتی کوردی لەدایک بوون، گەرچیە لە سەرەتاوە سایتە کوردەکان چ لە ڕووی تەکنیک و چ لە ڕووی ناوەڕۆکەوە سایتی هەژار و لاواز بوون، بەڵام ئەمە دەستپێچێک بوو بۆ ئەوەی کوردیش وەک میلەتانی تری دنیا ڕۆ بەکارێنان و قۆستنەوەی پێشکەوتنەکان هەنگاو بنێت. کوردستان پۆست لە 1/5/2001 لەلایەن کەمال جەمال موختار و چەند هاوڕێیەکیەوە لە وڵاتی سوید دامەزرا وەک دامەزرێنەر و خاوەن ئیمتیاز و سەرنووسەری ئێستای کوردستان پۆست ئاماژەی پێدەکات. ئەم سایتە درێژکراوی گۆڤارێکە کە لە ساڵی 1997دا دەرچووە. لە دوای دەرچوونی تەنها 4 ژمارە بەهۆی گرفتی داراییەوە گۆڤارەکە لە دەرچوون وەستاوە و نووسەران و خاوەنی ئیمتیاز و سەرنووسەری گۆڤارەکە بیریان لە دروستکردنی سایتێک کردوتەوە تا بتوانن هەمان پەیامی گۆڤارەکەیان بگەێنن. پێشەوەی کوردستان پۆست دەژێر ئەم ناوی ئێستایدا لەدایک ببێت ئەم سایتە ناوی کوردستانی ئەمڕۆ بوو. بەڵام لەبەر دروستبوونی سایتێکی تر بە هەمان ناوەوە بە ناچاری کوردستانی ئەمڕۆ بووە کوردستان پۆست. لە سەرەتا شەواوەی لە کوردستان پۆستدا دەبینرا زیاتر گرنگیدان بوو بە ڕەخنە و ئەدەب و بەرهەمی چەندین نووسەری کورد لە ناوخۆ و دەرەوەی کوردستان تیایدا بڵاو دەکرایەوە. بەڵام وردەوردە کوردستان پۆست بووە ئەو سایتەی کە تەواوی ڕووپەڕی خۆی بۆ ڕووبەڕووبوونەوەی دەسەڵاتی کوردی و ڕەخنەی توند و زۆر جاریش تۆمەتبارکردن و تانە لێدان تەرخان بکات. بەهۆی ئەو شێوازە میدیاییەوە کە ئەم سایتە ساڵانێکە بەکاری دەهێنێت لە نووسین و ڕەخنەگرتن و تۆمەتبارکردندا، ژمارەیەکی یەکجار گەورە لە خوێنەری کورد لە ناوە و دەرەوەی کوردستاندا ئەم سایتە دەخوێننەوە. سایتی ئەلێکسا کە سایتێکی بەناوبانگی جیهانیە و پێوەرێکە بۆ ئەو سایتانەی زۆرترین جار دەکرێنەوە، نیشانمان دەدات کە ساڵانێکە کوردستان پۆست لە لووتکەی ڕیزبەندی ئەو سایتە کوردیانەدایە کە زۆرترین جار لە ناوخۆی کوردستان و تەنانەت لە دەرەوەی کوردستانیش کراونەتەوە. ئەمە شۆکارە بۆ ئەوەی بەردەوام ڕاگەیاندنەکانی ناوخۆی کوردستان بە تایبەتیش ڕاگەیاندنەکانی هەردوو حیزبی پێکێنەری حکوومەت دوژمنایەتی ئەم سایتە بکەن و ڕۆژانە هەواڵەکانی بەدرۆ بخەنەوە و بەو پەڕی وریاییەوە مامەڵەی لەگەڵدا بکەن. سایتی کوردستان پۆست خوێنەرانی کوردی بەسەر دوو بەرەدا دابەش کردووە. بەرەی ئەوانەی بە سایتێکی ئازا و ڕازگۆی دەزانن لەگەڵ بەرەی ئەوانەی بە درۆزن و بوختانچی لە قەڵەمی دەدەن. بە ئەندازەیەک دەگمەنن ئەوانەی هیچ ڕایەکی دیاریکراویان لەسەر ئەم سایتە نییە. ئەوەشی بە زۆری لە ناو ڕاگەیاندنە کوردیەکاندا لەسەر ئەم سایتە دەوترێت یان لێدان و بە درۆخستنەوەیەتی یان لکاندنی ناوی چەند ناوێکی بەرپرسێکی ناو ئۆپۆزیسیۆنە کە گوایە لە پشت زانیاری و هەواڵەکانی ئەو سایتەوە. کوردستان پۆست تا ئێستا لە ئەوروپا ڕوبەڕووی 3 دۆسی دادگا بۆتەوە کە دوان لەو دۆسیانی دۆڕاندووە و دانەیەکیشیانی لە بەرامبەر بەرپرسێکی کورددا بردوتەوە. هەرچەندە بۆ خەڵکی کورد زمان ئەزمموی کوردستان پۆست شتێکی نامە و تازەیە، بەڵام لەم شێوە ئەزممونە لە ناو تۆڕی ئەنتەرنێتدا و لە ناو زمانەکانی تری دنیادا نامۆنیە. سایتی عرب تایمز یەکێکە لەو نمونانە بە زمانی عەرەبی کە سایتێک بوو لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە ساڵانێک بە بەردەوامی ئابڕووبەری سەرکردەکانی عەرەبی بڵاو دەکردەوە بە زمانێک لەسەری دەنووسین کە بەلای زۆربەی ڕۆژنامەنووسان و عەرەب زمانەکانەوە زمانێکی تایبەت و نامۆ بوو. NRT وەک یەکەمین ڕاگەیاندنی کوردی سەردانی وڵاتی ئۆڵف پاڵمەی کرد و کوردستان پۆست و بەرپرسانی دیاری ئەو سایتەی بەسەر کردەوە. لە پێناسەی کوردستان پۆستە
کە چاوشێنی بە ماڵپەڕەکەتانە پێناسەیەکی دوور و درێژ کە بە فۆنتی 12 تقریبان پرێنتم کردو دوو لاپەڕەمی هەندێزار سێ لاپەڕە دەرەچێت لە ناوی پێناسی کوردستان پۆستە هەندێک ناوی لێنە دەربارەی ئێوە ناوتان لە ناو پێناسە ئەگەر سەریشی بکەن سێ لاپەڕێ ئەمە درێژترین پێناسەیە هیماڵپەڕ و ڕۆژنامە کە کراوە من چاوم خشان زۆر بە ڕۆژنامەی کوردی و هەر زمانەکانی کە نەمدیەوەنە پێناسە درێژ بێ جا ئەو پێناسەی کە ئێوە هەڵوێستی تایە بۆچوونی تایە پەنجەڕاکێشانی تاوانی تایە بەرامبەر بە خەڵک کە دەسەڵات و کە خەڵکی کە تاوانبارەکەن بۆ ئەو پێناسە درێژەوە بەستان لە چییە بۆ ئەو هەموو درێژتان کردوێتەوە ئەتوانم بڵێم ئەگەر پێناسێکی کورد ڕەنگە نەیتوانێت وەڵام بەشەکان بداتەوە هەمیشە پەیامی گەورە بۆ خۆی پێناسی گەورەشی هەیە ئەو پەیامەیە ئەو ئەرکێک کە کوردستان پۆز لەسەر شانی خۆی داناوە پەیامێکی گەورەیە ئەو پەیامێکی تووڕەیە پەیامێکە کە لە کۆمەڵگادا بۆ نمونە بە کۆمەلگای کوردی ئەیەوێ بە هەموو ئەو شتانە بڵێن نە کە بۆ تاکەکانی کۆمەلگای کوردی خراپە لەم حاڵەتە کە تۆ ئەم پێناساکەی ئەبێت جگە لە پێناسەکە مەسەن خوێندنەوەیەکت هەبێ بۆی کە کوردستان پۆز ئەیەوێ چی بکە بۆ جۆرە قساکە لە چی تووڕەیە ئەیەوێ ئەم کۆمەلگای بەرەوچۆ بچێ داواکاریەکانی چییە ئاوات و ئامانجی چییە بۆ نەتەوەیشی بنداز هەموو ئەمانە پێناسی کردو لە بەرامبەر دەسەڵات تا ئەوێ چی بڵێ بەتەسەڵیم ئەو ئەگرێتەوە بۆ ئەو ئەرکە گەورەی کە کوردستان پۆز و سایتێک لەسەر شانێتی کە بتوانێت لە ڕێگەی ئەو پێناسیەوە بە خەڵکی کوردستان بڵێ بە خوێنەرەکانی بڵێ ئەمە ئەمە پێناسی ئێمە ئەمەین کە ئەمانەیە ئەم پەیامەیە کە ئەمانەیە بە کۆمەلگای بگەین ناکرابن ئەگەر بیخوێنەوە ئەوە وەکو وتارێک بیخوێنەوە هیچ گرفتم نییە لەگەڵا بەس کە وەکو پێناسەیەکی کوردستان پۆزەی خوێنەوە کاکەمان سێرم لێ ینی بۆ ئەوەنە دوور و درێژ بێت ئەوەی کە ئارام باسی کە لە ڕاستیەوە هەیە بەس ئەگەر تۆ بە وردی پێناسی کوردستان پۆز خوێنیتەوە چمکێکی تر لە ناو ئەو پێناسەیە خۆی دەستی گرتووە بەسەر بڵین پێناسی کوردستان پۆستە ئەوی ژەوەیە بیر و ڕا جیاوازەکان کاکەحمەی شێخ کەیشێکە لە کەسە ناودایە ئاینەکانی کورد لە بەشێکی کتێبەکەی خۆیان ئەڵێت هەمومان بە ڕەنگە جیاوازەکانەوە جوانین ئێمەژەکو کوردستان پۆست بەو ڕەنگە جیاوازان و ئێمە جوانین مەبەستم لەوەیە تەمەنەکان بیر و باوەڕەکانمانکەوە بەڵام هەمومان لە یەک خاڵە یەکمان گرتوتەوە ئەویش ئەوەیە کەوا ئەو ئامانجەی کەوا هەمانە بەرامبەر هەڵوێستمان بەرامبەر بەدەسەڵات وەڕاو بۆ چوومان لە سەر بەڕێوەبردننی کۆمەلگا هەموو لەو خاڵە یەکمان گرتوتەوە ئەمەش وابزانم بە دوور و درێژی لەو پێناسەیە ئێمە باسمان کردو جگە لەوەشکەوە هەڵوێستی ئێمە بەرامبەر بە ژن ئەو کاتانی کە ئێمە ئەم پێناسەیەمان کرد ژمارەیەکی زۆر هەستمان پێکرد کەوای سا لەم ماوەی لە دوای ئەوە کەوا زانرا کەوا ژمارەیەکی زۆر لە ژنان لە کوردستانە ئەکوژرێن ڕنگانەوەی ئەوەش کوردەکانی تاراوگەی گرتبووە بۆیە ئەمان بینی زۆر کەس لەو باوکانەی کە ئاهاتنە دەرەوەی وڵات سنوورێکیان بۆ هەڵسو کەوتی ژن و کچەکانیان دانابوو چەند کەسێک لەوانە ئەمان بینی کەوا بەدەستی باوکەکانیان ئەکوژران لە ناو ئەبران ئەمەش بوو بە یەکێک لەوەی کەوا ئێمە ئەمەش لە ناو پێناسەکەمانە جێگەی بکەینەوە بەڵێ کەسێک لە دەستەی نووسەران ڕەگەزی مینێ هەر جەنابەت با بڵێن ڕەگەزی مینێ لە دەستەی نووسەران یا کەسی کەشەیە ببوورە ڕەنگە من بتوانم وەڵامیەوە بەمەوە پەیامنێرێکی تریشمان هەیە لە ئینگلترا ئەویش یەشێکە لە ڕەگە زەمینەکان کەەوە هاریکاریمانەکات بەڵێ لە کوردستانیشدا یەکێکی ترمان هەیە بەڵام ئەو کەمتر بە پێی بە حکمیەوەی کەوا لەوەیە کارەکات کەمتر ئەتوانێت خۆی دەربخات بۆ ناوی دەستەی نووسەران و سەر نووسەروانە وەکو هەموو ڕۆژنامەیەک یا وەکو ڕۆژنامەی ئەلکترۆنی ڕۆژنامەی کە ستافێکتان نیە ناوەکانتان نووسرابێ ئەمە دەستەی نووسەرانە ئەم سەر نووسەرە ئەمە بەڕێوبەری ئەوەیە پێشتر ئەومان هەبوو ناڵم بەهۆی تەستیم بوونەوەی برادێک بە دەسەڵاتی کوردی ئەو کاتە کۆمەڵە کێشەی بۆ دروستکردین کۆمەڵێک شەوانەکە کۆبوونەوە هەمەدە کۆمەڵە نهێنی دەکەن نهێنیشیانی شتێکی ئەوانم کە باسییان کە بەڵام بەهەرحاڵ دوای ئەمە
بڕیارماندا بۆ سەلامەتی ژیانی ئەو ئەندامانێک بەتایبەتی ئەوانەی کە لە کوردستانن بۆ سەلامەتی ژیانی ئەوان ئێمە زیاتر بەم شێوەی ئێستا کار بکەین من بۆ نمونە لەوانەیە ڕۆژی 3 تا 4 تا 5 پەیوەندی بە کاکەماڵۆکم کاکەمال پەیوەندی بە هەموو ئەو برادرانەوە دەکات زانین هەر شتێک بێ ئەگەر مەسەلەن زۆر جار من شتێکی زۆر بچوک دەبینم لە سایتێکە کە بەدڵم نیە یەکسەر بە تەلەفۆن پەیوەندی بکە کاکەمال شتێکی ئاوا هەیە بەپەلا ئەم کێشەی سەرسەرکەین. زۆر جاران پێیان وتین ئێوە بۆ ناچەند ڕێکخراوێ دەبستکەن بخۆی ئەمە ڕێخستنە ئەو سەردەمە ڕۆی ئەمان بێن تاکەکانی کوردستان پۆست ڕام بکەن نا کەسیان بۆیان نییە ئەو جارانە بتوان بە شێوەیەک کەسەکانی ناو کوردستان پۆستە هەدیدکەن و ڕامیکەن و بیان کوژن و سەر ومانکەن ئەو سەردەمە ڕۆی ئێمەش بە هەمان مێتۆد لەگەڵ ئەوانە جوابێنەوە بەڵام ئێمە کە نایکەین لەبەرەوەی ئەمانوێ بڵین بابەژان ئێمە وەکو نەتەوە نامانەوێت جارێکتر جەنگەڵستانی چەک دروست بێتەوە لە کوردستانە. دوایە کوردستان پۆست شوێنێکی باش بێ وەکو مێینەیەک ئازادی زیاتر تایە و ئەتوانێت ڕەخنەی تونیشی بێگومان باسی وشەی ڕەخنەی ڕقە کرد حەز لە ڕەخنەی ڕقە تۆ بێ ڕەخنەیەک بگری کە شوێنی خۆی بگەێنی باز بە ڕقیە گێنێ بە نەرمی ناتوان ڕەخنە بە گوڵ نابێت لەگەم دەسەڵاتە. پێت وایە لە ماوەی 10 ساڵی تەمەنیدا کارێکی جیاوازی کردی بێ بۆ کێشەی ئافرەت کوردستان پۆست بێگومان چکە ئەو کێشانەی کە بەسە ئافرەتایە مەسەلەن کە ئەکرێت لە ڕووی لە لای کۆمەڵگای کوردیەوە لە لای سەرکردەکانەوە بەناو سەرکردا لە لای دەسەڵاتداران ئەیخۆ تەنها کوردستان پۆست بووە توانیوێتی بەڵگەکان بە کامەلی بخاتە ڕۆ. زۆر جارێەوەش باسەکەن و زۆر باسەکە کە دەسەڵاتی کوردی شتەکان ناخات سەرشانی خۆی بەڵام ئەمە ئێستەی تۆش باسیەکەی ئەڵێ ئەمە ئێمەش بەکارێنین هەر خەتای دەسەڵاتە بڵێ ینی ئێوە هیچ ناخەنە سەرشانی خۆتان بڵێ ئێمە هەمووش ئێمە بۆ نمونە ئێمە بۆ ڕامان کرد بە لە هەموو شێ لە کوردستان لە شەڕی ناوخۆ ڕامان کرد شەڕاتە ناو ماڵەکانمان شەڕیش لەسەر نان و کار و ژیان و گوزرانی خەڵک نەبوو شەڕ لەسەر دەسەڵات بوو لەسەر پارەی بەلایم خەریک لەسەر پارەی گومرگەکان و ئەمانە بوو کە ئێمە ڕامان کردو بۆ ئێرە بۆ ئێستا ئێمە بە هەزارێکدا بەسەرێنەوە بە میلەتەکەی خۆمانەوە لێرەوە دیفاع لە هەموو خەڵکی کوردستانەکەین هەر لە هەش گۆشە و کەناریشەوە بێ ئەمە خستە سەرشانی ئەرکە بۆ خۆی ئەگەر خۆ ئەم دەسەڵاتە بۆ نمونە من زۆر جاوتومە ئەگەر لە نەوەیەکەوەی چی پارتی کە هاتنەوە هەمومان حەزمان کرد کە ئەمانە بیان توانەیە کە ئەم کۆمەلگایەک بەڕێوە برن بتوان قەرەبووی ئەو هەموو برینە بکەنەوە کە لە جەستەی کورد ڕۆیان قەرەبووی ئەو هەموو خوێنە کە لەبەر خەڵکی کوردستان ڕۆیش قەرەبیان کردیاتەوە بەڵام بە پێچەوانەوە ئەوەی کە ڕژێمە داژکەرەکان نیان کردبوو ئەمان کردیان من نمونەیە گەێنمەوە سەدام حوسێن کابراایەکی دیکتاتۆر بوو باش نییە لە سلێمانی لە هەولێر لە دووهۆک لەم شتەکە یەخانوشینە باش نییە هەیە خانوو نەبوو مثل بۆ نمونە بەڵام ئێستا هەرچی شت هەیە هی ئەوانە یعنی شتێکی ئەوانە بێت لە کوردستانە وەکو کوردستان بووک بێت دەوان مارەکرابێ ئاوایە ڕەخنەگرتن خۆی بە شتێکی ڕەوایە زانم دوایەوە زمانەکەش دەتوانرێت بەوە لێک بێرێتەوە ئایا ئەما هێرشە یان ڕەخنەیە دوایەوە لە ڕاستیشان من خۆشم گەشتمەوە قەناعەتەی کاتی ئەوە بەسەر چووە چ کوردستان پۆست وەکو نووسین چه هەج نووسەرێکی تر وەکو نووسین کە ئەینووسێت لەوە چۆتە دەرەوە کە ئیتر ئێمە بتوانین بگەینە ئەنجامێکات ئەو دەسەڵاتە تەنها ئەبێت نەمێنێ بڕوخێت زمانی نووسین تۆ لە ئاسی کەسانێکە بەکارێنی کە بەگوێت بکات کاری تێ بکات ئەو دەسەڵاتە لەوە شۆراوەتەوە کە تۆ بتوانیت بەو زمانە لەگەڵای قسە بکەیت و ڕەخنەی لێبگریت ئەو دەسەڵاتە لەوە تێپەڕیوە کە تۆ بتانی بە نووسین چاکی بکەیت دەسەڵاتی کوردی پێویستە نەمێنێت بڕوخێت ڕوخانیش مەبەسم لەوەیە تەنها بە ڕاپەڕینێکی جەماوەری ڕاپەڕین جەماوەریش ئەوە پرسیارێکی ترە ئەبێ لێی گەڕێن بۆ کاتی خۆی ئایا سنوورێک هەیە لای ئێوە لە نێوان ڕەخنە و هێرشدا هەندێک شتێ دەبێت ڕەخنە بگری ئەوە جێ بەڵام هەندێک شتێ بەجار هێرشکی مەجبوری ئێمە گەڵێن بە تەکید من دەڵێم کە کوردستان پۆست نەبایە یەکێتی پارتی زۆر خراپیانە خەڵک دەکەن من هیوادارم لە هەر سەر کۆڵانێکی کوردستان بۆ چاودێری یەک کوردستان پێویستە یەک کوردستان پۆست هەموو کوردستان لە هەر گەڕاچێک لە هەر شارێک پێویستە کوردستان دەنووسنگی کوردستان پۆست بێت بۆی چاودێری خەڵکەت بۆچی
تیشکێکی زۆرتان لەسەر بنەماڵی بەرزانی و مانجەلالە بۆ لەبەرەوەی کە لە کوردستانە بۆ نمونە من بەش بە حاڵی خۆم پارتیم قەت بە حیزب نەزانیوە هیچ کاتێ پێم وانەوە کە پارتی حیزبە ئەگەر پارتی ناقسی کەیت ینی بنەماڵی بەزێندێ دەرکەیت هیچ شتێکی نامێنێتەوە بەرگە یەک هەفتە ناگرێت لەبەرەوە زیاتر من پێم وایە کە خودی مەسعود بارزانی بۆ خۆی ئەتوانێت سەرۆکی خێڵ بێ ئاوا تەفسیر یەکەم لە ناو پارتیشە هیچ کەسێک ناتوانێت هیچ کارە بێت بەغێی بنەماڵی بارزانی کەواتە ئەبێ ڕووی پەنجەکان لە بنەماڵی بارزانی بێت لە ناوێکێتی نیشتیمانی شەبە دایبەت دوای ئیتیفاز و دوای نەوەکیوانە هەموو شتێک ئێستا بنەمای جەلات تاڵەبانیە کەواتە تۆ بەچیاڵی مەسەرەن جێگری هەیە جەلات تاڵەبانی کۆسەر ڕەسوڵ و بەرهەمساڵا جێگرین بەڵام ئەوانە هیچ شتێکیان پێ ناکرێت ئەوەی جەلات تاڵەبانی بێ هەر ئەوەیە چاک یا خراپ ئەوەی ئەو نێوێ شتێکی تر لە ئارادانی بۆیە ڕوویدەمان لەو دوو بنەماڵەیە بەڕاست ئەوەی ئێوە ناوی چی لێنن ڕۆژنامە سیاسەتکردن چی ئەتوانی بڵێ کوردستان پۆست خۆی ناوەکەی بەخۆیەتی وەکو دەستگایکی ڕاگەیاندن ئەرکی دەستگای ڕاگەیاندن چییە ئێمە شەر ئەو ئەرکەیەکەوە بەڕێوە بین ئێمە کاتێک کە باس لە دەسەڵات دەکەین دەسەڵات بەرەو ڕووی هەموو ئەو بەرپرسیارەتیە ئەگرینەوە و ئەوەش ئەرکی ئێمەیە کەوا مادام دەسەڵات بەرپرسە لە بەڕێوەبردننی ئەو کۆمەلگایە کاری ئێمەیە کەوا کۆمەلگا وشیارکەینەوە لەو دەستێوەردانەی دەسەڵات کە لە ناو کۆمەلگایە کە لە ناو کۆمەلگایە ئەیکات ئەو گەندەڵی کە ئەیکات ئێمە ئەو خەڵکە وشیارکەینەوە لەوەی کەوا دەسەڵات چۆن مامەلەی ئەو کۆمەلگایە ئەکات پێم سەیرە دەسەڵات بەوانە ئەڵێ جنێو فرۆش ئەوە جنێو ئەوە ئێوەن کەڵچەری جنێوتان هێنایە ناو ئەو میلەتەوە ئەوە ئێوەن توانیتان جنێو پەخشکەنەوە خەڵک فێری جوێندان کەن ئەگەر ئێمە چاوە بن و قێنین بیل لە شەڕێ کاتەکانی شەڕی ناوخۆ بکەینەوە یان ئەو کاتانی کە لە شاخ بوون کەبیری لێ بکەینەوە ئێوە لە مێدیاکانی خۆتانەوە لە رادیۆکانتانەوە لە تەلەڤیزۆن و ڕۆژنامەکانتانەوە چیتان پەخشە کرد چۆن سوکایەتیتان بەیەگە کرد چۆن کۆمەلگاتان گۆشە کرد ئەوە کوردستان پۆست نییە جنێو بە ئێوە ئەیات بەڵکو ئەو جنێوانە تعبیرێکی ترین بەڕای ئێمە و بەڕای گشتی خەڵکی ناڕازی ئێمە تەسیرێکی زۆر ئیجایمان هەبوو لەسەر چاوکردنەوەی نەکرد ڕۆژنامە نووسیا و میدیازەی هەتا لە چاوکردنەوەی خەڵکی جەماوەریش ئەمڕۆ بەپەرۆشەوە هەموو ڕۆژێک کلیک لەسەر کوردستان پۆستەکان بە هەزار هەشتێکی سەر دەکەم بۆچی لەبەرەوەی کە کۆمەڵێک شتەیە کە لە کوردستان پۆستی لە سایرەکانی کە دەستی ناکرد من کۆمەڵی برادرم هەیە کۆمەڵی پەیوەندیم هەیە لەگەڵ کوردستان دەیان وەکو مودمین وەکو هەدینە ژوورەکانی ئینترنێت یەکەم جار دەبێت کلیکی کوردستان پۆست کەم چی نووسراوە یا چ پرسێک ئەمڕۆ شتێکی لەسەر نووسراوە جگە لەوەش نەگە لە خەڵکیش خودی دەسەڵاتیش بە ئەندام مەکتەب سیاسیەکانەوە ئەندام پەرلەمانەکانەوە وەزیرەکانەوە هەموو ڕۆژێک کلیک لەسەر کوردستان پۆست دەکەن داخوا چی تازە هەیە من بۆ خۆم یەک بەڵگەم پێیە لە شوێنێک برادرێک دانیشتی لە یەکێک لە ئەندامانی مەکتەب سیاسی کە میوانی بوو سکرتێرەکەی هەبوو بەیانی زوو فەرموو ئەوە بابەت تازەکانی کوردستان پۆست یعنی خۆشیان سڵەکەنەوە من پێم وایە لە سەرۆکایەتی هەرێم و لە سەرۆکایەتی یەکێتی شۆ خەڵک بە هەموو ڕۆژێ هەموو دەقێک ئەوە دەکەن متابعی دەکەن میدیای کوردی ئێستا وەکو ئاگاداری ئەناڵێنە بەدەست کێشەی نەبوونی سەرچاوە بۆ هەوا بەڵام ئێوە زۆر جارێک ناوی سەرچاو بڵاوەکەنەوە خوێنەرە خاتە گومانەوە مەسەلەن لە نێو پاراستن سەرچاوێک لە بنەماڵەی بەرزانی سەرچاوێک لە نزیک مامجەلال میدیای کوردی کێشەیە سەرچاوەیەک مەسئولێکی دەست ناکات میدیای کوردی مەبەستەگە لە میدیای کوردستان پێت مانای وایە ئەو سەرچاوانەی کەوان باسی یەکەن کەسەکان دیاری کراون ئەتوانن دەست بۆوانە ڕاپکێشرێت جا لەبەرەوە ئەوانەی کە هەواڵەکان بە ئێمە ڕائەگەیەنن ئەوانن کە متمانیان بە ئێمە هەیە وازانن ئێمە کەسەکان ئاشکرا ناکەن بۆیە ئەوان هانا بۆ ئێمە هێنن و پەیوەندی بە ئێمەوەکەن و هەواڵەکان بە ئێمە ڕاگەێنن یعنی ئەو سەرچاوە دەوڵەمەندەی کە ئێمە هەمانەیان دەستمانەکەوێت ئەو کەسانن کە بڕوایان بە ئێمە هەیە وەک لەوانەی کە لە کوردستانە هەن ئێمە لە ناو دەستگای بڵێن لە ناو دەستگای پاراستنە کەسمان هەیە کەوا هەواڵەکانمان پێ ڕائەگەێنن و زۆربەی ئەوانش ڕاست دەرچوون بەبێ ئەوە من خۆم بناسم ئەو کەسە کیە بەڵام لە ڕێگەی تەلەفۆنەوە و لە ڕێگەی ئیممەیلی تایبەتەوە کە
ئەی کاتەوە تەنها بۆ مەبەستە پەیوەندیمان پێوەکەن هەتاوەکو لە ناو دەستگای یەکێتیە لە ناو سکرتارەتی یەکێتیە ئێمە کەسانێکمان هەن کەوا هەواڵمان پێڕاگەێنن ئێمە یەکەم کەس بووین کەوا جەلا تاالبانی کاتێ نەخۆشکە و لە ساڵی 2010 بوو پێم وابێت کە بۆ ئەردەم برا یەکەم کەس ئێمە بوو کەوا پێمان زانی هەواڵەکەیان پێڕاگەیانین. هەندێک نووسەر هەیە وەک چاوم خشان بە ئینتەرنێت ئەو دیم سەر بەدەسەڵاتنی ڕەخنەگری جدین لە دەسەڵات بەڵامەوە بە وەکو کوردستان پۆز ناوبن بە سایتێکی ئەنارشی فەوزەوی زمان زبر زۆر شت ئەوانە سەر بەدەسەڵاتیژنی چۆن لێشێت؟ بەڵێ من ئەو مۆزوع پۆلێنەکەم بەسەر سێ بەشێک هەیە وەکو چۆن سەردەمانێک کە حیزی بەعسە بوو کۆمەڵێک چیرۆگنووس و ڕۆمان نووس و چوزانم شاعیر هەبوون بۆ قادسییان ئەنووسی پۆلێک خەڵک هەیە کە خوان بە نووسە لە زان ڕۆژنامە نووسن ئەمە بە ئاشکرا بۆ دەسەڵاتیان نووسن. کۆمەڵی خەڵکی تریش هەیە کە بە قۆناغی دووهەم ناوی بەرم ئەمانە ڕەخیان دەسەڵات هەیە بەڵام ڕەخنەکان شەرمنانەیە بە تایبەت ئەمەی دووهەم وا بە ئێمە دەڵێ کە ئێمە سێهەمین کە ئاشبوونەوە نازانین و بڕیارمانداوەکە ئەم دەسەڵاتە گوێ لە دووهەم و لە یەکەمیش ناگرێت. یەکەم بۆ نمونە بۆ خۆی نووسێت جاری وایشی ڕخنی زۆر بچووکاگرێ بەڵام ئێتەساڵی گوێی ناگرێت ئەساسی بەسەر ناکە. ئەوەی دووهەمیشیان کە ڕەخنەگری ئێمەیان پێ ئاناریشست کەس ئانارشست بۆ خۆمان پێم وانێ مانایکی فەوزێت با بەدەستەوە بەڵام هەرمانە فەوزەکەی بەهینەکەن پێم وایە ئەو ئەدەبیاتەیە کە ئەدەبیاتی دەسەڵات یان ڕۆژنامە نووس و نووسین دەسەڵاتە ئەوە بە ئێماڵێ ئینا فەوزەوێت من پێم وایە فەوزەوێت ئەوەیە کە تۆ لە ساڵی 92ەوە بێتەوە بۆ کوردستان لە 92 هەموو کورد بێ دەنگ بە تۆ بچی شەڕی ناوخۆکەیت دەیان هەزار لە ئینسانەکانی کۆمەلگای بێ بەکوشت. فەوزەوێت ئەوەیە کە لە دوای 20 ساڵ تۆ قانون و یاساد نییە سیستەمت نییە پەرلەمانەکەت ئیفلیج مانای نییە پێم ئەو بەڕاستی ئەوە فەوزەوێتە نەک ئەوە کە من بڵێم بابە نمونەیەکی تر بێنمەوە مەسەلەن من ئەڵێم ڕۆژانە هەزاران تەنکەر ئەچێ بۆ ئۆدیو ئەمە چی تێدایە ئەڵێن تۆ فەوزەویت بۆ نمونە ئەوە ئاژاوەیە بۆ ئاژاوەیە تاکیژی کوردم من پرسیارەکەم تۆ بۆم ڕوون کەرەوە بڵێ ئەمە ئەوەیە نەوتە هەرچێگەیە بۆ نمونە ئەشێ بۆ ئێران ئێمەی فرۆشین ئەمەش پارەکەیەتی ئاوا بۆ کۆمەلگای کوردی سەرفەکرێ ئەمە ئاوا دەسەڵاتوان ئەمەیە مەسەلەکە بۆی ئەوە شکڵە بیرەکەن لە سەر فەوزەوێت و نافەوزەوێت. ئێوە کۆمەلگای کوردیتانیا کورتان دابش کردو بەسەر دوو بەشە ئێمە و ئەوان بۆ نمونەیەواڵێن ئەو کەسانەی کە لەگەڵ ئێمە داناتەبان و ئێمەیان ناوێت هێرش دەکەنە سەرمان و هەتا دوایی بۆ دابشتان ئێوە چێن و ئەمان چێن و ئەوان چێن ئێمە خەڵکانیش ناڕازین خەڵکیشی ناڕازی لە شەقامەوە لە کەسێکی ئەنفەرکراوە لە خەڵکی هەڵەبجەوە لە خەڵکێکە نانی شەوی هەیە و ئیڕۆژینێ ئەوانە خەڵکی ئێمە ئەوانە بە خەڵکی خۆمانزانین ئێمە لەوانین بەڵام لە هەموو دنیا و لە هەموو کۆمەلگایە و لە خەڵکیی ڕۆشنبیر و خەڵکی کردە پێشتەوی ڕاپەڕێنیا و پێشتەوی خەڵکی کرد ئێمە بەشێکین لەو خەڵکە ناڕازیە خەڵکی ناڕازیش ئەمڕۆ زیاترە لە خەڵکی ڕازی دەسەڵاتی کوردی ئەگەر لە سەدادەی خەڵکیان لەگەڵ بێت من باسی ڕابژانەکە ناکەم لە سەدای خەڵکیان لە سان 90 لانی کەم هەشتان لێ خەڵکی ناڕازیە بەڵام کۆمەڵێک شتیان کردووە کۆمەڵێک ئیمتیازاتی شخصیان داناوە بۆ کۆمەڵەکەس بۆ کۆمەڵی موچۆ بۆ کۆمەڵێک خەڵکیان بێدەنگ کردو بەڵام ئەم بێدەنگی هەتا سەر ناوێت ئێمە کە دەڵێن ئێمە ئەوان ئێمە دەڵێن ئێمە لەبەرەی خەڵکین ئێمە لەبەرەی ئەو خەڵکەین کە خەڵک بە دوای لە دوای ڕوحانی سەدام دەبوو زۆرش بۆ خەڵکی کوردستان کرا دەبوو کوردستان ئاوادان کرا دەبوو لایەکان ئاوادان کرابەوە دەبوو ئێستا مەتەماتۆ خیارمان لە ئێران و تورکیا بوو یعنی چی ئەوهم ئاوا باشی کوردستانی بۆ کوشتبا ئەمانە هەموو پرسیارن ئەم هەموو نەوتە ڕەشی کە بە تەنکەر و بەنازم بەچی ئیزن بۆ چوو ئێچیەوە من یەقسی مالیکی دێنمەوە لە بەرامبەر بەرەم ساڵاش کردووی کاتی خۆی کاتێککە نەوت زۆر بەرز بووە مالیش وتی من ئەو نەوتە ئەفرۆشم دەستا حەفدە ئیدەم بە ئێوەش ئێوە نەوتی ڕۆژ ئەفرۆشن بەقەدەر نیوەی ئەوەی ساحەتەکە دەفرۆشن کەس نەزانێت چی دەکەن یعنی بەڕاستی خۆ هەموو دنیا زانێت کە نەوتی ڕاست لە کوردستان دەرهات و فرۆشرا و پێشێتی پاتی ئەفرۆشن بە بەڵگەش و بە ڕسمیش و بە کانتەر چی دەکەن و کارێ چەند ڕاستە ینی با بڵێن ئێوە لەژێر کاریگەری ڕوتێکی سیاسی کوردیدا کارەکەن یاخود دەڵێن تا چەند ڕاستە ڕیفۆرمی جارانی ناو یەکێتی یا گۆڕانی ئێستا پژگیری سایتەکەەکە هەروەکو تێبینی کەمترین ڕەخنە لەسەر گۆڕان و خەڵکی ناو گۆڕان دەنووسێت من خۆمەکو کەمال تا ئیسا لەگەڵ هیچ ڕێکخراوێکی حیزبیە لە ژیانما کارم نەکردووە چ یەکێتی بێ چ پارتی بێت نەخوازە ئەوانەی کەوا ئەمڕۆ لە ناو یەکێتی هاتوونەتە دەرەوە بە ناوی ڕیفۆرمەوە بزوتنەوەی گۆڕان بەڕێوە بن
بە هیچ شێوە ئێمە پەیوەندیمان بە هیچ دەسەڵاتێک یان بڵێن هیچ ڕێکخراوێکی حیزبی کوردستانەوە نییە. ئەوانەی کە و قسانەکەن یعنی ئازادن لەوەی کەوایم، بەڵام ئێمە وەکوەوەی کەوا کوردستان پۆست ئەو بابەتانەی تیا بڵاو یەکەینەوە، ئێمە دەرگامان بۆ هەموو لایەنێ کردوێتەوە. بۆ نمونە زۆر لە بابەتانەی کە پەکەکە یان بڵێ هینی گۆڕان خوازەکان هەتاوەکو ئەوانەی سەر بە دەسەڵاتیشن هەر بابەتێکمان بۆ بنێنن ئێمە بڵاومان کردوونەتەوە. اینجاتر بێگومان ئەوانەی کەوا بەو تەسکیە بیرەکەنەوە پیان وایە کە ئێمە مادام شتی گۆڕان بڵاوەکەینەوە بابەتی گۆڕان بڵاوەکەینەوە ئێمە سەر بەوانین لە هەمان کاتیشە تاوانباریشمانەکەن کەوا ئێمە سەر بە پەکەکەین، چونکە زۆربەی ئەدەبیاتی ئەوانیش کە ئەی نێرن بۆمان ئێمە بڵاویەکەینەوە. بەڵام ئێمە وەکوتم ئێمە کەسانی ئازاتین، ئەو دیموکراتیەتەش بەشێکە لەو ئازادی کە ئێمە هەمانە. ئەگەر ئێمە سەر بە لایەنێکی دەسەڵات یان سەر بە ڕێکخرای بووینایە ئەو ئازادیەمان نابوو، ئەو دیموکراتیەمان نابوو کە وەکو ئێستا ئێمە بەرهینیەکەین کاری لەسەرەکەین. باسکەتۆڵی دەرگاتان کراوە بۆ خەڵکە نووسینەکانی بەڵێ باستا نازم من نەمدیوە یاخود نەبووە مەسەڵەن وتارێک نەبووە ستایشی حکوومەتی هەرێ بکە بۆمان ناتۆ دووەمیش ئێمەش لەوەشە نازەمانی کە تۆ باسی ستایشەکەی ئەبێ باسی بەڵێ مەبەسم لە پرسیارەکەیە کە تۆ باسی ستایشەکەی ستایشکردن لایەنە ئیجابیەکان ئەگرێتەوە هی دەسەڵات. ئایا دەسەڵات ئەو جوانەی تایە کەوا ئێمە بین لە ناو کوردستان پۆسە ڕووگەشەکانی ئەوان ڕابگەێنین بڵاوی بکەینەوە؟ بێگومان نەخێر. جگەلەوە ئەوانەی نووسەری دەسەڵاتن ئەوانە سەنگەریان لە ئێمە گرتووە. کۆمەڵێ سایتی تر هەیە لە بەرامبەر ئەوەی کەوا بێن وەڵامی مەنتیقیانەی ئێمە بنەوە یان وەڵامی ئەو نووسەرانە بنەوە، ئەوان لەوێ سەنگەریان گرتووە بە شێوەیەکی ناشارستانی هێرشەکەنە سەرمان. ئێتر چۆن ئەتوانن ئەوان بێنە لای ئێمە بابەتەکانی خۆیان لە لای ئێمە بڵاوکەنەوە؟ هەشەن بڵێ بۆ ناوی قادری حاجی عەلی و کوردستان پۆ زۆر جار بەیەکەوەیە مەبەست لە چییە؟ زۆر جار کەسەی سایت و جەیدی کوردیەکە شتێکە کوردستان پۆست لە ڕاستیات کە دەسەڵات قسەی لەسەرەکە ئەیانەوێ ئێمە بخەنە سەنگەرێکەوە، لەو سەنگەرەیە بتوانن بەڕۆ ڕوومان بنەوە. تۆ کاتێک کە لە نادیارە ئەتەوێت هێرشکەیتە سەر بەرامبەرەکە سەر دوژمنەکەت ئەبێ یەکەم شوێنەکەی دیاری بکەیت. دەسەڵات ئەیانەوێت شوێنێ بۆ ئێمە بدۆزنەوە، سەنگەرێ بۆ ئێمە بدۆزنەوە تا ئێمە بخەنە ئێوە لەو ڕێگەوە لێمان بن. ئەژینا ئێمە هیچ نە لەگەڵ قادری حاجە عەلیە نە لەگەڵ گردەکە ئەو ناوەیستا زۆر باوە ئێمە هیچ پەیوەندیەکمان بەوانەوەنی وەز تەماشای کوردستان پۆستیشکە لە ماوەی مانگێکە ئەگەر زۆرینەی بابەتەکانمان ئەگەر لە سەر گۆڕان لە سەد بڵین لە سەدا 60 ئەوانن کەوا ڕەخنەیە لە گۆڕان لە لیستیوە و من خۆم یەکێکم لەوانەی هەتا سەرنجێکی تایبەتم هەیە لەسەر ئەم بەیاننامەی کەوا لەم دواییە بزوتنەوەی گۆڕان دەریان کرد و من وهای ئەیبینم کەوا دەرکردنی ئەو بەیانە ئەگەر لایەنە پۆزیتیڤەکانی بخەیتە ئەولاوە شەلە لێبوو بەو خەڵکەی ینی کۆمەلگای خستە شەلەلەوە کەوا بەڕۆڕووی ئەو ڕاپەڕینی نەکاتەوە. لە پێناسی کوردستان پۆستە باسی ئەوەکەن کە ناتانەوێنە ڕاوتە ئیسلامیەکان نە مارکسیەکانەوە لە سەرەتا باسان کرد وەکو دەسەڵاتی کوردی پارتیویشێتی هەر ئەوان بەڕێوەی نەبن نە ئیسلامیەکان نە مارکسیەکان بە ساڵی لە ناو ئیسلامیشمانتیا هەیە. من ئەگەر تەفسیرێکت بەمێ لەسەر کولی مۆزوعەکان ئەتوانم بڵێ من خۆک و خۆم ڕەم ئاوایەکە سەردەمی تاک حیزبی یان تاکڕەهەندی بەسەر چوە بەڕاستی. من بەش بە حاڵی خۆم کە پێم وایە زۆر بێ ستافەکەش لەگەڵ ئەوان نیم وەکو کەسێکی چەپ بۆ نمونە لەگەڵ ئەوە دانیم کە لە کوردستانە حیزبێکی مارکسیستی بێ بە دەسەڵاتدار بۆمانایە بڵێن. جا قسەکە ئەمێ بۆی خۆلاسە بێتەوە باخشەکان بە هەموو گوڵەکانیەوە جوانە و پێم وایە کە سەردەمی تاک حیزبی بەسەر چوە بۆی کە کۆمەلگایەک ئیتر چۆنەڵێت کۆمەلگایەک وا لێ بکات بیگوشێ ئەوەی کەوەکو ئەو بیر نەکات و مافی ژیانی نەبێ. جا ئەم تەسویرە یا ئەم ئایدۆلۆژیە چ ئەو پەڕی ئیسلامی بێت چ ئەو پەڕی چەپ بێ. من پێم وایە هەموو ڕەنگەکان بۆیان هەیە لەنا ئەو کۆمەلگا بژین ڕێکخراوی خۆیان هەبێکاری خۆیان هەبێ و وەکو خۆشم وەکو ڕێی خۆم بڵێم لەگەڵ سیستەمێکی ئەلمانی هم لە کۆمەلگای کوردیا کە هەبێ.
ئەی بۆ چاوەڕێ ناکەن بزوتنەوەی گۆڕان بۆ نمونە پشگیری ئەو بکەن و سەرکەوێ و ئەو کاتە بە شێوەیەکی دەسەڵات گۆڕینەوە بێ لە جاری دەسەڵات لابردن مستحيلة يعني لهمو دنيا اشتوانا بوا دەسەڵات بگۆڕێت هیچ کەسێک هیچ بەرپرسێک هیچ سەرۆکێک لەم نەکەن لە کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئاسانی کورسی بەجێناڵێ کورسی دەسەڵات ئەومەت قەت پێتوانە بە یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود پارتی دموکراتی کوردستان بە ئاسانی کورسی بۆ خەڵک چۆڵکەن باشکە کوردۆک و هەموو ڕۆژهەڵات ناوەڕاست نەبێ بینیمان ئەم 20 ساڵی تەجروبەی یەکێتی پارتی بینیمان چیان بۆ خەڵک کردووە دەیانتوانی کوردستان ئاوادان کاتەوە لەستا حەفتەی ئەو بودجێک لە عێراق دێت ئەگەر بیدامە خەڵک هەر ماڵی کەزات هەر کەسێک هەزار دلاری بەرەکەمانگانە چی لێ دەکەن هەموومانجێ دیکۆمنت هەیە 42 میلیۆن دلار مانجی 40 میلیۆن دلار بۆ بودجەی تایبەتی پارتی 38 میلیۆنیش بۆ بودجەی ئەتێجیتی بۆچی بۆ کوێ چێو پارەیە باشە ئەوترێ و ئەژبیندرێ کە ئەو چەکشەکەی کوردستان پۆست زیاتر پارتی ویشێتی یەکوتێ بۆ لەبەرەوەی ئەمڕۆ لە کوردستانە لە دوای ساڵی 92ەکەوە ئەوەی کە کۆمەلگای کوردی بەڕێوە بە یەکێتی و پارتین هیچ کەسێکی تر نییە ئۆپۆزیسیۆن جارێکە زۆر تازەیە و زۆر کاڵ و کچیشە و ئەبێ ئەوەی بزانین کە بۆ نمونەیەک ببین ڕێکەوتن نامێ استراتیژی بین یەکێتی و پارتی لە باوەڕبوون بە دیموکراسی و سەرچاوی گرتووە یەکێتی و پارتی ئەو کۆمەلگایان قۆڕخ کردووە لە ساڵی 92ەکەوە مەسەن بە هەموو کوردیانەوە بە عمەتوانە یا ئەبێ ئێمە بە یەکەوە حکومەتکەین یان من زۆر جار لەگەڵ ئەندام پەرلەمان و وەزیرانە قسەم کردووە ئەڵێم کاکە ئەم ڕێکەوتن نامە ئەمە خەتەرەکەیەتی ئەڵێ ئەی شەڕی ناوخۆکەین یعنی بڕیاری یاوە یا ئەبێ بە یەکەوە حکومەتکەن یا بە شەڕی ناوخۆکەن یعنی ناکرێ مەسەن بۆ منێشێتی یان پارتی هەردووچیان کردووە حیزب کە خۆیان پیان وای دیموکراسی خوازن بەناو ئەتوانن لە هەڵبژاردنێکە یەکێتی بەجێ دابەزێ پارتی بەجێ دابەزێ حیزبەکانی کەیش ئەگەر بڕیان بە سیستەمی دیموکراسی هەبوایە ئەو کاتە خەڵکی کوردستان خۆی بڕیارەدا ئایا دەنگ بەشێ دەنگ بە پارتیدا بۆ نمونە بە پارتی 4 ساڵ حاکم بێ دەنگی بێشێتیدا بە ئەوایە بە حەزابی تر بەڵام من ئێمە بۆ خۆم وایە بینەوە کە یەکێتی و پارتی ممکن نییە تۆ بتوانی لە ڕێگەی دەسەڵاتی دیموکراسی و هەڵبژاردن و سیستەمی پەرلەمانی ئەمانەوە تۆ بتوانین دەسەڵات لایەن بەری یعنی لە عەقلی ئێمە بڕاشی ناممکنە یعنی ئەی ڕاپەڕین من بۆ خۆم وایە بینمەوە من بۆش بە حاڵی خۆم پێم وایە بێشێتی و پارتی ئەگەر واوەتر بڕۆم یعنی ئەگەر تونتر ئەوەی کە تۆ ڕخنە بە چەکوش باسەکەی من بۆ خۆم ئەوە بینمە لەو کۆمەلگای کوردیا کە هەیە ئێستا لە دوای ساڵی کەیسا ئەوەتە 2011 نە حکوومەت هەیە نە یاسا هەیە نە پەرلەمان هێن دادگا هێن دادوەر هەیە هیچ شتێک لە ئارادانی ئەوەی کە هەیە دوو حیزبن کۆمەلگایان بردووە بە بازاڕ و بە هەموو شتێک و بردویانە بۆ خۆیان بەزۆکو تۆ ئێسەوتێ هەندێک تۆش ناشیناسی لە ناو پاراستنە لە نزیک سەرکردایەتیە بەڵام ناترسی هەندێک جار هەبێ ئەمە بەکارتان هێنن بۆی هەواڵێکتان بنێ زۆر هەڵە بێ زۆر نادروست بێ بۆی بڵاوی کەنەوە و دوایی تووشی کێشە و بێمتمانەیتان کە لەناو بۆنە ئێمە خۆشمان بیستمانێتەوە کەوا زۆر لەوانەی کەوا لە ناو دەستگاکانی سەر بە پارتی یان یەکێتیە کارەکەن خۆیان بیستمانەتوتیانە ئێستا ئێمە هەواڵێک دروستەکەین ئێنێرین بۆ کوردستان پۆست و بڵاویەکەنەوە بۆشیان نردوین بڵاویان برادران بڵاویان کردوتەوە دوای ئەوە هەر ئەو پەیامێری خۆمان پەیوەندیان پێگوتیانە ئێمە دانیشتون ئیستا ئەو کەسە وتێتیکەوە ئەو هەواڵم نردووە یان ئەو نووسینەم نردووە تەماشاکە ئێستا بڵاوە کرێتەوە یەکسەر دەرکمان پێ کردووە لامان بردووە ئەویش بەسراوە بە بەو کۆمەلگاوە کە بەڕاستی کە دەسەڵات بەڕێ بە کۆمەلگایەکە نەخۆش کۆمەلگایەکە بە دوای تۆڵەیە گەڕێ ئەو بۆ ئەو زیاتر ئەوترێت کە چەکشەکەی کوردستان پۆ زیاتر پارتی ویشێتیە کوتێ وەک لە لایەنیکە و دەسەڵاتیکە یاخود حیزبیکە ئێمە زۆر ڕوبەرەی ئۆفیسیالش بووینەوە هەتا ئێستا حیزبی دەسەڵاتدار پێش دروستبوونی گۆڕان بە تەکید یەکێتی و پارتی بەڕاستی کۆمەڵی حیزب بۆ هیکە بجووکە وەکو سۆشیالیست وەکو زەحمەت کێشان وەکو ئەم دوو حیزبە ئیسلامی ئێستا بە تەکید ئێمە چەکشەکەمان مستەری ئەوان بووە بەڵام لەمەوە بە دوای ئەم گۆڕانکارانی تازە دەبێت چەکشەکەشمان لانی کەم چەکشێکی بچووکتر بچکە سەریانەوە دەگەورە نیە چەکشی زۆر گۆڕیان بەکاربێنین بە تایبەتی هەڵوێستی حیزبە ئیسلامیەکان کە هەڵوێستێکی ئەرێنینە ولا بەرامبەر کۆمەڵ داخوازی خەڵک هەوڵ دەین لەگەڵ ئەوانیش چەکش بەکاربێنین تا چەند ئەم ماڵپەڕا کە تۆ کاریتیاکەی ژیانتی خستۆتە مەترسیەوە تۆش و ئەوانەی کەشکە لەگەڵتان لە دەستەی نووسەوە زۆر بەمان کە مافی گەڕانەوەمان نییە من بۆ خۆم 13 ساڵ تێپەڕیوە
ئەگەر بۆ نمونە کەسیشمان لە دەستداوە هی خۆشەویستوانە بەڵام هەر نەمانتوانێت بگەڕێنەوە دەمێتەکەشی بینین لەبەر پێمانوی هەم دەسەڵاتت سەڵاتێکە کە بەفی شەک وەڵام بە زمانی گفتوگۆ نازانێ و ئەو توندبوونەی ئێمەش کە هەمانە بەرهەمی کارکردی دەسەڵاتە ئەگەر دەسەڵاتێکی عەقڵانی بواە و باوەڕی بە قەڵەم بە قەڵەم نووسین بە نووسین بواە من پێم وایە ئێمەش کەسانێکین کە ڕێکێکی تمانەگرتە لەبەرمە دەسەڵاتە بەڵام بەداخەوە ئێمە نەوەیە بوون سەردەمی ڕژێمیش لە سێمانیا تەمەنامانەکەی کە بتوانین لە توی مەلیکا پیاسێ بکەین بە دوور لە چاوی یاساوڵ نە ئەو کاتە توانیمان سەدەین بە ئەس نە دوای ڕاپەڕێنیش توانی ژیانی ئێمە هینکە یعنی توان بڵێم نەوەیەک بووین ئێمە هەرتی هەڵدراون نەوەیەک هەر ڕاونراو جا چ بەعەز بێت چ داگیرکەری ناوخۆش بێت ئەمڕۆژێتی پارتی وەک عاشقەیە مەبەست لە ڕەخنەکردن چاکردنە نەک ڕەخنەگرتن بۆ خاتری ڕەخنە لەو باوەڕای ئەم شێوازی ئێوە توانێ بەردێک بخات سەر بەردێ وڵا زۆر بەریش مەقصە بەر ئێمە چاوی خەڵک مەکردێتەوە خەڵک چاوی کراوەتەوە بە عاشقرا قسە ئەکا بۆ نمونە سەر مەسەریش 600 4000 کەس سەر بەردەم پەرلەمان پێڵایان بەدەکرێت بۆ بەردەمان ئەوانە هەمووش نەتیجەی ئەو شتانی ئێمە کە کردومانە بەڕاستی هەر خودی شەیدکردنی 600 بەس بۆی کە خەڵکی هەولێر پەرلەمان تەواگە داگیر کات تۆ پەرلەمان چی ئەەکەی تۆ ڕۆژنامە نووسێک بە ئاشکرا بە نوێژنی شەید دەکەیت دوایەکی بە تیرۆریست خەڵک لەوە بێدەنگ بێت لە سۆشتی کرد بێدەنگ دەبێت بەنسبەت کێشەی سیاسیەوە ئەگەر تۆ بیبەستە بۆەوەکەوە ئایا ئێمە ئەتوانین بگەڕێنەوە بۆ کوردستان من ئەو بەشەیەگرم ئێمە هەمومان وەکو کوردستان پۆزوانەی لە دەرەوەین ئەوانەی کە ناسراوین بۆمان نییە بگەڕێنەوە بۆ کوردستان من بەش بە حاڵی خۆم ژمارە یەکم لەهۆیی کەوا ئەگەر بگەڕێمەوە بۆ کوردستان ئەگەر بەرەوە ڕووی تیرۆرکردن نەبمەوە بەرە ڕووی کۆمەڵێ کێشەی یاساییە بمەوە جگە لەوەی کەوا من لە ساڵی 2002ەوە نەمتوانێت بگەڕێمەوە بۆ کوردستان ئەو برادرانەی تریش کە لە کوردستان پۆستان و لە دەروی کوردستانن بە هیچ شێوێ ناتوانن بگەڕێنەوە بۆ کوردستان لە ڕووی یاسایەکەشەوە دەسەڵات هیچ تەقسیری نەکرد تا ئێستا بەرە ڕووی سێ کێشە یاسایی بووینەتەوە کێشە یەکەممان لە دوای گرتنی دکتۆر کەمال قادر بوو کەوا شاهۆی حوسێنی دەفتەرداری حیزبی دیموکراتی کوردستان لەلایەن پارتیەوە یارمەتیەکی مادیراکەوە دەرگای یاسامان لێ بگرێت لەوەیە بەرەڕووی یاسا بووینەوە لە سویدا دوو هەمیش هەڵۆی برای مەحمەد کەوا ئەویش لەبەرەوەی کاری کاتێرێکمان بڵاو کردبووەوە ئەویش لێرە دەرگای یاسای لێگرتم خۆشببختان باڵ لە سوید خۆشببختانە ئێمە بردمانەوە و ئێستا شەر ینی جێی خۆیەتی ئەوە بڵێم ئەو دادگاکەی دۆڕان بەڵام دادگا داوای ئەوەی لێ کردووە قەرەبووی ئێمە باتەوە نزیکەی 1500 دلارێکە تا ئێستا ئەوەی نەکردووە ینی ئەو بڕە پارەی کەوا لە سەرەتی نەیاوەتەوە اینجا بەڵێ جاوە پرسیار لەوە ئایا ئەو کاتێک کە ویستێتی دەرگای یاسا لە ئێمە بگرێ بۆ ئەوی قەرەبووی ئەو زیانە معنەوەی کەوا لی کەوتووە لە ڕووی ئەوکەوە ئەو کاری کاتێرەمان لەسەر کردووە ئەو داوای ئەو پارەی لێ کردین بەڵام لە کاتێکە خۆی بڕێ پارەی کەم کەوتۆتە سەری بۆ نایاتەوە ئەمە پرسیارێکەکەوا من ئەمێ ئاڕاستەی کاک هەڵۆی برای مەحمەی کەم سێهەمیش لە ماوەی پار یەکێ لە نووسەرەکانی کوردستان پۆست هەواڵێکی بۆ ناردین کەوا مەعەد فەیاض یەشێکە لە نووسەرەکانی ڕۆژنامەی شەرق ئەوسەد چووە بۆ لای جەلا تاڵەبانی لەگەڵیا بووە دوای ئەوەی کەوا مزەکەراتەکەی خۆی یا داشنامەکەی خۆی بۆ نووسیوەتەوە ملیۆنێ دۆلاری یاوەتێ و دوایەوە ملیۆنێ دۆلاری شیاوە بۆ سەرجەم بەرپرسی ڕۆژنامەی شەرقی ئەوسەد و ملیۆنێ دۆلاریش بۆ ئەوەی کەوا چاپخانەیەکی ڕەنگاوڕەنگ لە بەغا بۆی دابنێت ئەمە بە هەواڵێک بڵاو کرایەوە لە کوێ لە ڕۆژنامەکانی عەرەبیە لە سایتە عەرەبیەکانە یەکێ لەو نووسەرانەی ئێمە کە دانیشتووی ئینگلتەرایە ئەو کەسە هات ئەمەی بۆ وەرگێڕاینە سەر زمانی کوردی بۆی وەرگەڕاینە سەر زمانی کوردی ئێمە هەواڵەکەمان بڵاو کردەوە ئەوان هاتن یەکسەر دەرگای یاسایان لێگرتین مەعەد فەیاض شکاتی لێکردین و ئێستا قەزیەکە لە دادگای لەندەنە
لە دادگای لە دەنە نازانم بەرە و شو ئەڕوات بەڵێ ئەو ئەو شکانانی کە لەور پەلێتان کرد وەکو جۆم لێبوو هەموویتان بردوتەوە تا ئێستا هیچ کێشەی یەکەمان نەبردەوە لەبەر ئەوەی ئێمە ساڵی پار پۆڵا سەعید لەگەڵ یەک دوو برادەری تر لەبەرەوەی کەوا لەگەڵ دەسەڵات لەگەڵیانە ڕێکەوت بوو چوونەوە ناو یەشیەتی پۆڵا سەعید وابزەم زۆر کەزەی ناسێت و ئاگاداری هێنەکەیەتی ئەو یەکێ بوو لەو شایدانی کە ئەوایە لە دادگا باتە ئەو نەهات ئەوە یەکێ بوو لەوەی کەوا من قەزیەکەم تیا دۆڕان ئەو شاهێدانی کەوا هەم بوون لەو ڕۆژە ئامادە نەبوون بۆیە من قەزیەکەم دۆڕان بەڵام ئەوەی هەڵووی برای مححمەد وەکوتم بردمانەوە بەڵام ئەمەی هینی ژەشان تازە بەڕێوەیەوەی مات فەیاز ڕۆژنامەی شەرق الأوسط هێشتا کۆتایی پێ نهاتۆ بڵێم ئەم ماڵپەڕە تا چەند ژیانتانی خستۆتە خەتەرەوە یاخود با بڵێم تۆ ژیانی تۆی خستۆتە خەتەرە و ئاسانە بۆ تۆ سەردانی کوردستان بکەیت بەدڵنیایەوە ژیانمان لە مەترسیدای هەموو ئەندامەکانی ئەوەی کە بە تایبەتی من یاخود کەمال یاخود دووسێک ئەندامی کەمانەیە کە ناسراوین هەڵبەتە ژیانمان لەخەتەرە ئەوە بەئاسانی ناتوانین سەفەری کوردستان بکەین بەڵام کێشەشمان نییە لە بەرامبەر ئەوەش ئێمە کۆمەڵێک شتی دەستکەوتمان بۆ خەڵک بدەهێنا خۆشەویستی و ڕێز و ئەوەی کە خەڵکێک هاتووە قسەکە خۆچێک هاتووە ڕەخنا ئەگرێ شتێک لە بەرامبەر ژیانی خۆشماندا شتێکمان بۆ خەڵک کردو شتێکمان کردووە کە خەڵک چای بێتەوە ڕوبەڕووی هەڕەشە بوونەتەوە بەدەیان جار بۆ بە ئیمێل بە تەلەفۆن بە 1006 هەتا هەڕەشە بەک لە کەس و کار مەسەلەن بەڵام ئەوانە کێشەیەک نەبوو بۆ ئێمە تووشی هیچ بووی جگە لە هەڕەشە نا چکە جیاوازە من لە ئەوروپاژیم ژیان لێرە زۆر جیاوازیەک لە کوردستان هەڵبەتە ئێستا لەوانەیە پارچەکانی لەشمان نەمەبە بەڵام ئەو ئەندامانی کوردستان ئەوانەی کە هەم لە دەستەی بەڕێوەبەرن هەم لە ئەوکو نووسەرن ئەوانە هەموو ژیانیان پارێزراوە و نهێنەکانیشان پارێزراوە بەزە یەک سیستمی کارکردنیشمان هەیە من کۆمەڵە علاقاتم هەیە کاکەمال هیچ کەسێک کە پێ نازانێت کاکەمال کۆمەڵ علاقاتی هیچ پەیوەندی بەمنەوە نییە ئەوانە هەر کەسێک کۆمەڵێک وەک تەنزیم وەکو ڕێخستنی من کۆمەڵە پێیانێرم هەیە کاکەمال ناڵم چیە بۆ نمونە شەی سەدە شەید وە تا شەید نەوە کەس نەیزانێت کە پەیوەندی بە کوردستان بۆسەوە تەنانەت لە ڕێگای منەوە پەیوەندی هەبوو ئەوانە بەخۆی بۆ سەلامەتی ژیانی ئەوانە من پێیانی لەوانەیە گەڕێم بۆ دەسەڵات هیچ دوور نییە هیچیشی لەوانم گەڕێتەوە بۆی من هەر ئەوەندە زەرە بدەم کە خەڵ ئیشی خۆم کردەوە بۆ یەکێک لەگەڵتان نەگونجاو ناوی لێنەی تەسلیم بۆ ئەو دەستەواژە خەتەرناکە بڵاو بەکارێنزین چۆن سەردەمەی هەشتاکانیش پێشمەرگە هەبوو جاشە بوو بەعس هەبوو خەڵکێک هەبوو مەعارض بۆ ئۆپۆزیسیۆن بوو ئێمە وەکو دەستێکی وەکو کوردستان پۆز وەکو دەستێکی ئۆپۆزیسیۆنین ینی بەرامبەر بە دەسەڵات و بەرامبەر بەم دەزی و گەندەڵی و نەعەدالەتێکە لە کۆمەلگا هەیە پێڵین تەسلیم بوونەوەیە ئێمە وای ناوێن خۆیش هەر بۆ هەیە دیفاع لە خۆی کرد تەسلیم بوونەوە لە بەرامبەر کۆمەڵە ئیمتیازاتی شخصی یاخود پارچەیە کەرز یاخود چەند هزار دلارێک ئێمە تەسلیم بوونەوە دەکرا مەسەرەن من واز دێنم لە کوردستان بۆ کەسێک واز دێنێت دەکرێت واز بینی بەڵام ناکرێت ئەم نهێنیانی کە تۆ لای هەیە کۆمەڵە سقی پێ کۆمەڵە خەڵکیشێ ئەمە بریتەوە ئەمە بفرۆشت بۆیە تەسلیم بوونەوە لەسەر ئەوە دێت کە فرۆشتنەوەی ئەم نهێنیانەی ڕەفاقەت و سیاست و خەباتکردن بە دەسەڵاتێک کە دەسەڵات بۆ تیشکۆیەکی زۆر ئەخەنە سەر ماڵی بنەماڵی بەرزانی و تاڵەبانی ئەتوانی لە مێژۆکەی ئەوان بپرسیت بنەماڵەی بارزانی کە لە کوردستان پۆسە بۆ بەڵێ ئێمە لە خوێندنەوەیەکی تاوامان بۆ مێژووی بنەماڵەی بارزانی هەیە و بۆ خوێنەوەشمان بۆ دەسەڵاتی بۆ جەلا تاڵەبانی هەیە وەکو دوو سەرکردە کە قۆرخی ئەو دەسەڵاتیان کردووە مێژۆکەیان تەژیە لە خیانەت و لە ناپاکی تەژیە لەوەی کەوا لەگەڵ داگیرکەرانە دەستیان تێکەڵ کردووە و بە هیچ شێوەیەک پەیامێکی نەتەوەیان پێ نەبوو بۆ کورد لەو ڕۆژانەیە لە تەلەڤیزیۆنە گوێم لە یەکێ و زۆ ساکارانە قسەی لەسەرەوە کرد کە ئەیوت کاتی خۆی پارتی دیموکراتی کوردستان بڵێن مەلا مستەفا دروشمی کوردستانیانەمانی هەڵکردووە کوردستانیانەمان کوردستانەکەیان بۆ خۆیان برد نەمانەکەشیان بۆ ئێمەدانا باشە گە بچێن سەر بەشیشکە ئایا لە ئێوە کۆی کە ڕەخنەگرێکن لە دەسەڵاتی کوردی هیچ ڕوویگاوت وڵاتانی دراوسێ یاخود هەوڵ بن زانیاریتان بەنێشتان بەنێم هیچ شتێک پەیوەندیشان پێوە کردوون نەخێ بە هیچ شێوە پرسیارێکی سەیرە نەخێ چکەمە لەو ئاسایانین تاوەکو بتوان دەوڵەتێکی
دەرەوەی کوردستان هەرزەوەڵتی بێت لەگەڵ کوردستان پۆستا پێ کوردستان پۆ چییە تەنها سایتێکە و ماڵپەڕێکە بەڕێوە برێت بەڵێ بە کورتی بڵێم هەر بزوتنەوەیەک جا لەم پەڕیچە بۆ ئەو پەڕی ڕاست ئەگەر بێتە کوردستان خۆی بە ئۆپۆزیسیۆن بزانێ بێوێ بە ڕێگەی ڕیفۆرم یا بە ڕێگەی ئەوەی کە پێڵن چاکسازی ئەو دەڵێت چاکە من دەڵێم ئەوە خەونەقەت ناتێتی لەبەرێ من پێم وایە خەڵکی کوردستان بۆ ئاڵوگۆڕ لەو کۆمەڵگایە ئەبێ ڕێگەیەکی ترگرن نەبەر چاکشەکەی کوردستان پۆست بەتەئکید وەک تێبگەم هیوادارم وانە بێ بۆ هەڵب هەستەکەم تۆ ئەوەی کە باسێکی بەس کوردستان پۆست وەکو ڕۆژنامەیەکی ئەلکترۆنی و ڕۆژنامەیەکی کوردی توانی بێتی دەنگی ئازاد دروستکە و ڕای شەقام دروستکە ئەوانی کە ڕەتەکەیتەوە ئەو ڕۆژنامە ئەهلی شتانەی هەیە من ڕەتی ناکەم ئەوانی بەشی خۆیان کردو بەڵام بەم ئوسلوبەی منە بەم جەراعەتەوە بەم لێبڕاوانەی منە لەبەر دووهۆ لەبەرەوەیکەوان اسلوبی کارکردیان جایشکە دوم لە کوردستانشن لەوانەیە خەڵکی کە هەبێت ئێمە خەڵکمان هەیە لە کوردستان ناسەحمان هەیە ناسەح عەبدوڕەحیم لە هەڵەبجە سەبع عەلی قەرمانەوە هەیە نووسەر و ئەندامی کوردستان پۆستن بەڵام چۆن قسە دەکەن وەکو ئێمە وەکو من قسە دەکەن من زۆر جا ئیرەیان پێدەم باوەڕکە خۆزگە دەڵام ئەو ئازایەتی بوێری لەواندا بەلەم نیش وایە کە لە کوردستان بتوانین بە ئاسانی کرد ئەوەی سەبح عەلی قەرمان و ناسەح بە دەسەڵاتی دەکەن بە هەموو ئاوێن و بە هەموو لیڤین و بە هەموو دەزەکای ڕاگەیانی میدیای ئازاد ناتوانێت شتێ بکەن یعنی خۆتان بە پێشەنگی ڕۆژنامەی کوردی ئەزان بدڵنیایەوە بە شانازیەوە ئاڵم کە ئێمە پێشەنگی هەر کەسێکی شتێک خاتە دارە سەرەوە دەستخۆشی لێ دەکەین باز ئەو شێوەی کە تۆڵێ ئێمە پێشەنگین زۆر جاریش گرفتێک ئێڵەن لە دەسەڵاتیشە وەکو ئەوانەی کێسە لە دەسەڵاتان پارتە کوردیەکان ئەوانیش خۆیان بە پێشەنگ ئەزانن ئەم بە حەز ناکەین تۆزە گرفت بێ ئەوانی خۆیان بە پێشەنگی ئەوانیش ئازادن بەوانی بڵێن پێشەنگن من بۆ هەر بڵێن منە ئێمە لە پارکێشێکی گەورەمان لەسەر لەگەڵ لێبین و ئاوێنە و هاوڵاتی بوو لەسەرەوەی کە خڵاتی سۆرای مامە حەمایاندا بە ئەم کابرایان ئەندامی سەکرتاریەتی ناوی چییە؟ ماوەی جێگری حکومەت بوو سەرۆکی حکومەت بوو نازانم ئێستا دەستێمانی تۆ ناکرێت تۆ سۆرانی مامە حەمە شەهید بووە دەسەڵات شەهیدی کردووە یاخود دەسەڵات لەجێ دەسەڵاتدا شەهید بوو تۆ خەڵاتەکە بدە بە پرسیژێتی ئەنی ئەمانە ئێمە بۆیە ناڵم پێشەنگن ئەوانە کارەساتن هەر ئێستا ئێمە ئەومان کە سەیری سایدەکە بکەی سۆرانی خەڵاتی ئەومان هەیە ئەمساڵ شەهید سەردەشت بۆی جارێکی ئەمە دووبارە نەبێتەوە کارەسات دروست نەبێت خەڵاتی شەهید سەردەشت بن بە بەرپرسێکی پارتی لەوانەیە کە پارتی خۆی بەرپرسیەکەمە لە هەولێرکە کە شەهید کراوە سەردەشت ڕۆژنامەی ئازاد وەکۆی کاڵێ جگە لە کوردستان پۆست چ ڕۆژنامەیش کە بینی ئازاد بێت با بڵێن ماڵپەڕی کوردی یا ڕۆژنامە هەمویان بانگشەی ئازادی دەکەن من بەڕای من هیچیان ئازاد نین بەس ئێوە ناڵم بەس ئێمە بەس من بە ئازادی نازانم کە زای وچی هەتا ئێستا سانسۆری وشەی کوردستان پۆست دەکەن هەموو میدیاکانی کوردستان لەگەڵ ڕێزم بۆیاندا هەر هەمویان وشەی کوردستان پۆست دەدەن ئەگەر نووسەرێکی کوردستان پۆست تووشی لێپیچینێکی یاسایی بێ بڵاوی ناکردنەوەکی بڵاو ناکەنەوە بەڵام نووسەرێکی خۆیان گەورەی دەکەن یعنی ئەوەی ناسح لە ماوەیە کێشەی ناسح کێشەی نازانم سەبح عەلی قەرمانەوە هەبوو وشەی کوردستان پۆست دەپەڕێن زۆر جار کەواتە تەلەڤیزیۆنەکەی ئێمە ئازادە مادەم قسە لەگەڵ ئێوە من تەلەڤیزیۆنەکەی ئەوم نەبێ من ئەوەی کە یەکەم جار بە تەلەفۆن پیاوە شتێکی ئاوا دەکەن و ئێوە ئەوە دەکەن من ئەوە دەستخۆشی ئەو ئازادیتانێ دەکەم هیوادارم بەردەوامی بن لەو ئازادیە چکە ئێوە بەڕاستی هاتوون یەکەم جار بەشکەتان شکاندووە هیچ جەرگایەکی ڕاگەیاندن نەهاتووە پەیوەندی بکە بە کوردستان پۆست و بڵێ کوردستان پۆست فەرموو ئەو قسەی خۆتان بکەن من قسەم کردو زۆر تەلەڤیزیۆنەکە بەڵام بەناوی کوردستان پۆست قسەم نەکردو بەناو ئەندامێکی چاکێک و نووسەرێکی ئازاد قسەم کردووە لەوانەیە هەر وەکو ئێستا قسەم کردبێت بەڵام ئەوەی کە تۆ داهاتووی تەرکیز دەکەیتە سەر کوردستان پۆست ئەوە جێگای دەستخۆشی سەرچاوی دارایی کوردستان پۆست چۆن دابینیەکەن لە شووە پیاەکەن ئەم پرسیارە لە ڕاستیا بێ بۆ کەسانە بێ کە نازانن چۆن سایتێک بەڕێوە برێت سایتێک پێویستی بەو ئیمکانێ مادێ نییە کەوا وەکو دەستگایەک لە کوردستانە بەڕێوە بە بۆ نمونە دەستگای ڕاگەاندەکانی کوردستان بریتە لە بینایەکی گەورە کۆمەڵێک کارمەند کەتیایە کارەکەن هەرێکە موچەیەکی تایبەتی خۆیە ڕۆژنامە نووسەکان کە ئەچن بەم لاو بۆ لە ئەمانە هەموو پێویستی بەوەیە کەوا پارەیەکی زۆری بۆ دابین کرێ کوردستان پۆست وەکو ماڵپەڕێک ئیمکانێتێکی زۆر کەمی پێویستە ئەوەش ئەو ئەندامانەی خۆمان هەن لە کاتی پێویستە داوایان لێ بکەین ئەوان ئامادەن یارمەتیمانێن و بۆ پڕکردنەوەی ساڵانەی هاوبەشیکردن لە دومەینەکەیەوە لە بەڕێوەبردننی کۆمەڵە شتی ترا کە پێویستمان پێ بێت لە کۆمپیوتەرەوەوانە
کاکەماڵەمێ دوا پرسیارم لە تۆ ئەوە بێ بەوە کۆتایی پێ بێنم ئایا ئێوە لە کوردستان پۆست هەستەکەم ترسێک بڵاو بۆ تۆ لە ناو خەڵکی باڵێن ڕۆشن بیر سیاسی ئاڵێن ئەگەر یەشێکیشی بەدڵ نەبێ یاکێ کاری یەشیشکی بەدڵ نەبێ ئەوواکەوێتە بەرچەکوشی کوردستان پۆست ئایا منمێ و پرسیارە بکەم ئایا ئێستا من ترسیەوەم نەبێت لە دوای کۆتایەتنی ئەم پرۆگرامە لەسەر پرسیارەکانم بکەمە بەرچەکوشی کوردستان پۆست ئەگەر گومانە لە خۆتە بێ شتێکە کردوێ بۆ نە